بەگومان لاوەرزی پاییزدا کۆمەڵێک بەروبووم میوەی جۆراجۆر هەیە هەر لە سۆزەکانەوە بێگرە کۆلەکە و بیبەر و باینجان و هەروەها سپێناخ و بابەتەکانی دیکاوە هەروەها مزرەمەنیەکان لە میوەکانیشدا وەکو لالەنگی و پرتەقاڵ و هەندێک بابەتی دیکەشمان هەیە کە هەروەها ترشمان بیر نەچێت کە لەم وەرزەدا پێ ئەگەنووە بێگومان سوودێکی تەندروستی زۆر باشیان هەیە کە بۆ هاوڵاتیان و بۆ سەرجەم بابەتەکانی دیکەی تەندروستی و باز لەوە دەکەین بزانین ئایا ئەم بەها خۆراکیانەی کە لەم بەروبوومە پاییزەیانەدا هەیە بەها خۆراکیەکان چین و کی گرنگە زیاتر گرنگی بەم بابەتە پاییزانە بدات و بیانخواوە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە هەر لە جەخت و شەکرەوە ئایا تا چەنە گرنگە بە بڕێکی کەم یاخود بڕەکەی چەند بکە لەم بەروبوومە پاییزانە بخۆن و باس لە بابەتەکانی دیکەی تریش دەکەین بزانین بە چ بڕێک و لە چ کاتێکدا ئەم بابەتانە بە تایبەت میوەکان بخورێت و ئەوە چەندی بابەتی دیکەش سەپارەت بە بەروبوومە پاییزەکان دەخێنە ڕوو بە میوانداری پرۆفیسۆر دکتۆرە چیمەن ساڵح مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر بێ دکتۆرەگیان. خواستانە سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی هیوادارم بتوانین ستودیۆکیان پێ بکەین ئینشاڵڵا. دکتۆرەگیان با بزانم خۆت جارێکا لەگەڵ بەروبوومی پاییزەیە بێنە چۆنە حەزت بە میوە پاییزەیەکان و سۆزە پاییزەیەکان هەیە؟ بەڵێ زۆر یعنی هەم وەکو حەز هەم وەکو پێداویستی لەش چونکە ئێمە زانین لە پاییزە هەم هۆرمۆناتە گۆڕێ هەم ڕووناکی تیشکی هەتاوە گۆڕێ ئەمە وامان لێ کاتەنانە شتێکەیە پێڵێن ڕەشببینی یان دڵتەنی پاییز کە ئێمە زانین لە پاییزە هەمووی بەهۆی کەمبوونەوەی ڕووناکی و تیشکی هەتا و هاتنی سەرما و ئەمانە لەگەڵەوە شاکە هەموو کەسەکان ئەزانین لە وەرزی پاییزە مەناعەی ئینساندا ئەبەزێ یعنی پێویستت بە شتێکە بۆ ئەوەی کە مەناعە بەرزکاتەوە دژی ئەو نەخۆشیەکان هەمووی بەکتریا و ڤایرۆس و ئەوانە هەمویان ئاکتڤە بن ئەکەونە کار لەبەرەوە ئێمە ئەبێ بتوانین جستێکی وەهامان هەبێ کە دژی بەکتریا و میکرۆبەکان هەم دژی ئەو یعنی ئەو هۆرمۆناتی کە لە لەشمانە ئەگۆڕێ لە لایەکی کەشەوە لەشمان میتابۆلیزمی بەرز دەکاتەوە لەبەرەوە لە کاتی پاییزانە هەستەکەی هەندێک قەڵەوتر ئەبی ئەگەر بێت و تۆ حەز لە خواردنی زیاترە بەڵێ حەز لە خواردنی زیاترە بێ لەبەرەوە لەش سەرفێکە ئەتوانێت سەرفێکە و ئەو خۆی لەشوە ئەزانێ زستانێکی دوور و درێژت لە بەردەستایە ئەبێ ئەم کەمی احتیاطت بۆ بکە یعنی خواردنت بۆ کۆکاتەوە ئەگینە لەبەرەوە بێ زۆر ئاگادار بین هەروەها ڕۆڵی ڤایتامین دی کە تیشکی هەتا و کەمە بێتەوە ئەبێ لەعنی لە بیرمان نەچێت لەم کاتانەیە بۆ ڤایتامین دیش. دکتۆرە لە میوەکان دەست پێ بکەن ئەو میوانەی کە هەن بۆ ئەوی کە سوودی هەبێت کات و ساتیان هەیە لە خواردنیا چ کاتێک باشە بەگشتی میوەکان بخورێت؟ وەڵی میوەکان هەمویان ئەوانەی ئەم وەرزانە بە تایبەتی هەنار کە ڤایتامین سیکی زۆر باشی تایەکو باسم کرد کە بۆ مەناعەی لەش باشە هەم ئەنتی ئۆکسیدانتی تایە واتە ئەو ئۆکسیدەیی کە لە لەشە هەیە فڕێ ئاتە دەرێ ئەم ئۆکسیدەیە یەکەم جار ئەگەر بە ڕێژەیەکی کەم لە لەشە هەبێت وەکو پیربوون و بۆ پێستچرچی و ئەمانە لە لەشا دەرەخا ئەگەر زۆر بێت ئەوە لا سامەحەڵا ئەگۆڕێ بۆ دروستبوونی نەخۆشیەکان لەبەرەوە ئەم ئەنتی ئۆکسیدانتەمان ئێمە زۆر پێویستە لە پاییزدانا بخورێ کە ئەمە زۆر بەباشی لە هەنارە ئەتوانین دەستمان بکەوێ بەنسبەت ڕێژەکەیەوە چەند بخۆین ئێمە هەمیشە ئەڵێن بەقەدەر مستی خۆت یعنی تا 2 مستی خۆت لە هەموو میوەکان لە ڕۆژێکە ئەمە پێویستمان پێێتی ئیتر تۆڕەنەکان ئێمە بێجگە یعنی لە هەنار ئێمە میوەتر مزرەمەنەکانیشمان هەیە مەسەلەنەکو پرتەقاڵ و لالەنگی و کێوی و ئەمانە هەمویان کە پێویستن هەروەها میوەی ترمان هەیە هەرمێ و ئەمانە دیسان لە وەرزەیە کە دیسان ڕیشاڵێکی زۆریان تایە و زۆر یعنی دەوڵەمەنن هەم خۆراکێکن کە پڕن لە خۆراک یعنی هەندێک خۆراکمان هەیە بەس خواردنە مادەی خۆراکی زۆر کەمە بەڵام ئەمان خواردنێکی باشیان تایە جستەمان دەوڵەمەنەکەن بە هەم بە خواردنەکان هەم بە ڕیشاڵەکان لەبەرەوەی ئێمە دیسان لە وەرزی پاییزە پێویستمان بە ڕیشاڵێکی زۆرە کە ئەمە لە میوەکانە لە بەتایبەتی لە توێکڵەکانی و لە یعنی نەک ئاوی بگری ئەبێ بە هەموو شتێکەوە یعنی گرنگترین شت ئەوەیە لە میوەیە کە ئێمە میوەکە بەس ئاوەکەی نەگرین یعنی تۆ ئەگەر ڕیشاڵەکەی نەخۆی بەس شەکر و ڤیتامینەکەی ئەخۆی مەسەڵەن ئێستا بۆ پرتەقاڵ
تۆ بە ساغی ئەتوانی پرتەقاڵێک ئەو پەڕی پرتەقاڵ و نیوێک بخۆی بەڵام ئەگەر بیکەی بە ئاوەکەی بگری لەوانەیە تا 3 پرتەقاڵیش بتوانی بیخۆی لەمایان شەکر و ڤایتامینەکەی وەرەگری بەڵام ڕێشاڵەکانی لە دەستایە. دکتۆرە لە پێشەکەش لەگەڵ کاک دانیار باسم کردم لە وەرزەکانەوە لێ هاتووێسا هەم سەرجەم بەروبوومەکانی وەرزەکانی دیکەش دەست ئەکەوێت لە وەرزێکدا تا چەنە گرنگە کە هەر وەرزە و بەروبوومی تایبەت بەخۆی تێدا بخورێت. ڕاستە گرنگترین شت ئەوەیە کاتێک کە ئێمە خواردن هەڵەبژێرین ئەم خواردنە هی وڵاتی خۆمان بێ هەتا بتوانین شوێنی خۆمان بێ یعنی نزیک بێ لە خۆمانەوە هەروەها بەروبوومی ئەو وەرزە هەمیشە ئەو وەرزەی کە بەروبوومێک هەیە زۆر پێویسترە لە وەرزی یعنی شتێکی تر مەسەڵەن ئێستا لەم کاتانەیە شووتی پێویست ناکاتەوە بیخۆی بەڵام پرتەقاڵ و مزرەمەنیەکان زۆر سوودی لێ ئەبینی هەر میوەیەکی تر کە لە وەرزەکەی لای یابێ لە ئەم وەرزە لە هاوینە هەبوو بێ نەخێر پێویست ناکە ئێمە بیخۆین باشترین شت ئەوەیە کە تۆ خواردن و میوە و ئەو وەرزە هەڵبژێری بیخۆی. باشە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە یاخود نەخۆشی زەختیان هەیە نەخۆشی درێژخانی دیکەیان هەیە ئەوان تا چەنە گرنگە کە گرنگی بدەن بە بەربوومە پاییزەیەکان لە نێواندا مزرەمەنیەکان بۆ باشکردنی بەرگری لە شیان و پێویستە چەندێکیشی لێ بخۆن. بەڵێ وەکو باسم کرد بۆ بەنسبەت چەند خواردنەکە بە قیاسی مشتی خۆت زۆر باشیشە کاتێک ئێمە کە مەسەڵەن پرتەقاڵێکە خۆین ئەتوانین تۆزێک خەیاریشی لەگەڵا بخۆین یعنی تۆزێک سەوزەی تری لەگەڵا بخورێ ئەتوانی ئەم ڕێژەیە دابین بکرێ و ئەکەوێتە سەر ئەو کەسە ڕێژەی خواردنەکانی تری مەسەڵەن کاتێک کە میوەکە ئەخوا لەو سەرەوە کە وەجبەی نان خواردنەکەی هات با کەمێ لە برنج کەم کاتەوە بنیە یان لە نان کەم کاتەوە یعنی ئەوە نەبێ من نانی تەواویش بخۆم و میوەی تەواویش بخۆم ئەتوانرێ لەبەرەوە ئێمە وەکو باسم کرد کە ئێمە ئەکسیدانتێکی باشی تایە ڤیتامینەکانی تایە بە تایبەتی ڤیتامین سی ئەمە بۆ جەستە و بۆ ئەوەی مەناعی ئێمە بەرز بێتەوە زۆر پێویستە بیخۆن بەڵام ڕێژەکەی تیا زۆر نەکەن و کاتەکانیش یعنی مەسەڵەن لە کاتی ئێوارەیە میوە نەخۆن و بەسەریا بخەون بە تایبەتی میوە ترشەکان بۆ کاتی بۆ ئێواران یان بۆ شەوان هیچ باش نییە لە ڕۆژە ئەتوانرێ مەسەڵەن لە دەوری سەعاتدەیە لە دەوری 3 و 4 وەکو ناوەندە ژەمێک بەکاری بێنن و بیخۆن زۆر تەندروستە. هەروەها خواردنی ترمان هەیە ئەگەر لە ناوسەڵزەکانە ئێستا وەرزی کولەکە زەردەکانە ئەوەی پێڵەن پەمکینگ ئەمە زۆر زۆر باشە ناوکی کولەکە ئەمانە زۆر باشن کە زینکیان تایە و ئەکەن بێجگە لە ئەنتی ئۆکسیدانت و خواردنەکانیش مەناعی لەشمان بەرزکەنەوە ئەمانە زۆر زۆر پێویستە بخورێن. هەروەها لەگەڵیانە هەر بۆ بەرزکردنەوەی مەناعەمان ئەزانن ئێمە زۆربەی ئەم کاتانە تووشی هەڵامەت و نەخۆشی و پەتاوەرزیەکانە بین سیر و پیاز بە تایبەتی پیاز هستامین بلۆکەرە یعنی نایڵێ هستامین زۆر ئیش بکات لە لەشی ئێمەیە لەبەرەوە ئێمە زۆر زۆر پێویستمان بە زینکە کە لە ناو چەرەسات و بە تایبەتی لە ناو ئەم پەمکینە زەردەیە هەیە هەروەها هەر ئەم کولەکە زەردانە ڤیتامین ئەیشی تیا بێتە کارۆتینە کە تایەتی ئەمەش هاوکاری جەستەمانەکە بۆی هەم مەناعەمان بەرز بێت هەم خواردنێکی تەواوی وەرگرین کە پێکات بێ لە هەموو ئەوانەی پێڵەن نوتریەنت یعنی خواردنە سەرەکیەکانی کە جەستەمان پێویستی پێێتی. دکتۆرە هەندێک لەم میوانە هەن ئەکوڵێنەوەکو بەهەیە ئاوەکەی خوریان هەر شتێکی دیکە یان بۆشتی دیکە بەکارێنێ ئەمانە سوودی ئەبێ بە تایبەتی بۆ بەهەیە کە زۆرجار بۆ نەخۆشی و هەڵامەت و قوڕکێش و ئانە ئەیکوڵێنین و ئاوەکەی خۆنیاخ و تۆکەی بەکارهێنێ زۆرجار. بەڵێ زۆر باشە تۆکەی زۆر باشە فایبەرێکی زۆر زۆریانتیایە باشە بەڵام هەندێک هەیە کە شتێک کوڵێنە زۆرەی کوڵێنێ مەسەڵەن ئێستا تۆ بەهێکە ورد بکرێتە ناو ئاوێکەوە و ئەوەنەی تا هاتە کوڵ بکوژێنرێتەوە ئیتر ئەو ئاوەی یان تەنانەت وەکو شلەش ئەکرێ وەکو چۆن شلەی پەتاتە لێ ئەنین ئەوە ئەتوانی شلەی بەهێش لێ بنیت و زۆر بەتامیشە و زۆر بە سوودیشە ئەتوانین بەڵێ سوودی لێوەربگرین. باشە دکتۆرە بەگشتی ئەگەر باسێ بکەین لەسەر شازی ئامادەکردنی بەروبووم بە تایبەت سەوزەکان کە لەم وەرزەدا هەیە بە چه شێوازێک ئامادە بکرێت و بخورێت باشترە بکرێت بە شلا بکوڵێندرێت یان سوور بکرێتەوە بەت وەکو ئاماژەت بەگەر کولەکە و هەنێک بابین باینجان و هەنێک بابەتی دیکە کە هەیە.
هەمویان ئەتوانین بخورێ بەڵام ئێمە قەت لەگەڵ سوورکردنەوەیانین چونکە سوورکردنەوە هەم ڕێژەیەکی زۆر ڕۆن ئەبات لەگەڵ خۆیان ئێمە کەوتمان لە پاییزە ئینسان هەندێک قەڵەوترە بێ لەبەرەوە ئەگەر ڕۆن و شەکر و ئەمانە لە خواردنا هەبێ زۆر قابلێتی قەڵەو بوون زۆرترە لەبەرەوە بەڵام کوڵاندنیش دائیمەن بە ڕێگەیەکی هێواش یعنی بخرێت سەر ئاگرێکی هێواش ئاوی کەم تێ بکرێ تا ئەکوڵندێ ئیتر دو ئەوە بە زەوقی ئەو کەسانە خۆیان مەسەلەن ئەتوانن پیاز بەکار بێنن ئەتوانن تەماتە یعنی چ تەماتەی بە ساغی بێت تەماتەی وشک بێ لەگەڵیا بەکاری بێنن بەڵام ناڵێم زۆر نەکوڵێنرێ نابێ بە هیچ جۆرە سەوزەکان زۆر بکوڵێنرێ ئەمە وەکو کولەکەوانە بەنسبەت سپێناخ و سەوزەکانی تر تەنانە باشترە ئاوی لە کوڵیان پیا بکرێ و پێش ئەوەی ورد بکرێ ئاوی لە کوڵیان پیا بکرێیان ئەوە نەبخرێنە سەر ئاگر کە بە حاڵ ئەها لە کوردەواریا پێڵەن بمرێنرێ یعنی هین ببێ ئەوە نەبەسە نەک زۆر زۆر بکوڵێنرێ کە زۆر کوڵا زۆربەی خۆراکەکان زۆربەی بەها خۆراکیەکانی لە دەستەیە لەبەرەوە باشترە کە ئێمە کەم خواردنەکان بکوڵێنین بەڵام ئەبێ ئاگادار بین لە شتنەوەی بە جوانی بشۆرێتەوە بە جوانی یعنی لەت بکرێ لە کاتی شتنەوەیە نابێ شتەکان برینار بکرێ یعنی بە بشۆرێنەوە ئەنجا لەت بکرێن ئەنجا مەسەلەن سەوزەیەک یان سپێناخێک یان شتێکت هەیە ئەبێ بشۆرێتەوە ئەنجا ورد بکرێ جا ئەمە کێشەمان زۆرە جاری وا هەیە سەوزەکە ئەجنین پارچە پارچەیەکێن دواتر ئەیشۆینەوە بەڵێ لەوەش خراپتر هەیە ئەی کاتە ئاویش ئەڵێ ئەگەر قوڕێشتێکی پێ بێ بۆ ئەوەی قوڕەکەی بکەوێتە بنی ئاوەکە ئەمە بە ساغیەکەی ئەویش نابێ بکرێتە ئاو بەڵام یەکەم جار لە ئاوادا بنرێت تۆزێ دەستی تیا بڵاو بکرێتەوە بۆ ئەوی گەر قوڕێ یان مێژولێ یان مێشولێ هەر شتێک حەشەرەیەک یعنی بە سەوزەکەەوە بێ ئەکەوێتە بنی ئاوەکە ئاگاداری بین لە ئاوەکە دەبێن و لە ئاوی لەبەر ڕۆشتوو پیا بڕوا بۆ ئەوەی پاکیکەینەوە لەو شتانەی کە پێوەیەتی بەڵام کردنە ئاو ڕێگەیەکی زۆر زۆر ناتەندروستە و زۆربەی زۆری ڤایتامین و ئەو فایبەرای کەتیایەتی لە سەوزەیە زۆر باشە لە ناو ئاوەکەیە تا تەنانەت بینەران نەتوانن ئەو تاقیکردنەوەش کە تۆ سەوزەکە وردکە و بیکەرە ئاوەکە دوای سەیرەکی سەوزڵاوێکی زۆر ئاوەکەی کە ئەمە هەمووی بەهای خۆراکی سەوزەکەی هاتۆتە ناوی بەڵام ئەگەر سەوزەکە بەلەت نەکراوی بکەیتە ئاوەکە و هەتا ئیشریتەوە سەیرەکەی هیچ سەوزڵاو نابینی لە ناو ئاوەکەیە ڕاستە دکتۆر لە هەندێک شوێن هەر لە ناو بازاری شابوونی هەیە میوەکان بەشێکی زۆریان وشکە کرێ تاوێت لە مۆرزە لەوانە توی وشک هەیە قەیسی هەیە زۆر شتی دیکە ئەمانەش بۆ خۆی خواردنیان سوودیە بێ بە تایبەتی تر زۆرێکگەن تو بەکارێن لە بری شەکر بە چای ئەوی خۆن ئەمانەش چ سوودێکی ڕاستە خۆی تو بەهای خۆراکێکی زۆر باشی هەیە تەنانە خورماش یعنی لەم وەرزەیە کە ئەبێت بەهایەکی خۆراکی زۆری هەیە ئاسنێکی زۆری تایە کە بۆ جەستە پێویستمان پێێتی بەڵام نابێ زیادە خۆری تیا بکرێ و ئەبێ ئاگاداریش بین لە مەزدەرەکەی یعنی هەندێک لە خۆراکەکان هەیە کە ئەهێنرێ مەسەلەن لە زۆر دوورەوە ئەهێنرێ ماوادی حافزەی پێوە ئەکرێ یان ماوادی دژە حەشەراتەکان بۆ ئەوەی لێنایە لەبەرەوە ئەبێ بشۆرێنەوە هەتا ئەتوانین لە شوێنێک بێ ئەگەر ئێمە خۆمان تووەکەمان و شک کرد بێتەوە یان لە یەکێکی کە دڵنیا بین لێ ئەو مادەی پێوە نەکردووە و بە ڕێژەیەکی زۆر نەخورێ بەڵێ تەندروستە و پێویستیشە بەڵام لەلایەک یعنی من لێرەوە داوا لە بینەرانەکەم کە هەوڵ نێن خۆیان فێری ئەوە بکەن کە چایەکەی بە شەکرەوە یعنی بە تووەوە بیخوایان بە خورما چونکە ئەمە زۆربەی خەڵک وەکو هەڵبژاردەیەگەیکەن چایەکە لە جیاتیەوەی بە شەکرەوە بیخۆن بە خورمایە ئەیخۆنیان بە تووەوە ئەمە خۆی باشترە لە شەکرەکە بەڵام بۆ ئەوەی کە فێر نەبی تۆ تووەکە بەجیا بخۆ بەڵام هەوڵ بە خۆت ڕابینی چایەکە بە تاڵی بخۆی باوەڕتان هەبێ بەس تام و ڕاهاتنە جارێک دوو جار لە لات ناخۆشە بێ بەڵام لە کۆتاییە پێت خۆشە بێت دوای ئەوە بەجیا خورماکە بخۆ بەڵام چایەکە هەوڵبەی هەر بەتاڵی هەم ئەگەر کەسێکیش چاخۆر بە چاکە کەم تریشە خواتەوە گەر بەتاڵی بیخوات بەڵێ ینی هینت نابێت لێ چاکە خۆشی بە تەنیا سوودی هەیە ئێمە لەلایەنێکی تریشەوە ئەم قسەیەکەین یعنی لە ڕووی زانستیەوە ئێمە چاکە ئەخۆین چا لە ناوەندی خۆراکەکانە ئەیخۆین یعنی مەسەلەن من بەیانی سەعات حەوت نانم خواردووە دەوری دە و ئەوانە ئەبێ چا بخورێ ڕاستیەکەی ئەوەیە
لەم کاتەیە چاکە تۆ ئەی خۆیتەوە هەم هەستی برسێتیت کەمەکاتەوە هەم پێویستی بە ئینسولین نییە بڕێژرێ هیچ یعنی ئەگەر ئەو کەسەی کە ڕۆژووی متەقەطعکە چا ڕۆژۆکەی ناشکێنێ چاو ئاو هەموو گیاییەکانی تر بەڵێ بە بێشەکە بەڵام تۆ ئەگەر خورماکە یان تووەکەت لەگەڵی خوارد نەخێر ڕۆژۆ زانستیەکە دەشکێ پێی لەش پێویستە ئەنسۆلین بڕێژێ مائیدە پێویستی بەوەیە هەر ئەرسی بکە بەڵام لە ئەوی ترا لە چایەکەیان نەخێر لەبەرەوە ئێمە تەنانەت شەوانیش ئێستا کاتێک شەوگار درێژە ئەوانەی کە دائنیشن لە جیاتەوەی مەسەلەن چای ڕەش یان چای سەوز کە زۆر باشە بە ڕۆژا بخورێنە باشترە بخرێت یعنی ئەمانە لە ڕۆژا بخورێ لە شەوانە چای گیاییەکانی تر مەسەلەن وەکو گوڵەبەی بوون چای گوڵەبەی بوون هەم هادێت دەکاتەوە هێواش دەکاتەوە لەبەرەوە 2-3 سەعاتێک پێش خەوتن لە پاییزانە ئەم کاتانە ئەتوانرێ ئەو چای گوڵەکان هەر گوڵێکی تر گوڵی تۆڵەکەمان هەیە گوڵی گۆزربانمان هەیە گوڵمان زۆر زۆرەکە ئەکرێ بە چا هەر گوڵەبا خۆی ئەمانە ئەتوانرێ بکرێ بە چاو بخورێتەوە هەم هادێ دەکاتەوە بۆ خەوێکی باش هەم تەنانەت بۆ پێست و ئەوانەش باشە هەم خەویشت نازڕێنێ و هیچ شەکرێکیشت بەرز ناکاتەوە. دکتۆرە سەبارەت بە گوێز چی؟ زۆر زۆر پێویستمانە لەم وەرزەیە چۆن وتم بۆی ڤیتامین سیمان پێویستە ئەوەنمان پێویستە گوێز ئۆمیگاتریەکی زۆر باشی تایە یەکێک لە شتە خراپەکانی سفرەی ئێمە سفرەی کوردەواری لەبەرەوەی ماسی بەحرمان نییە ئۆمیگاتریمان زۆر کەمە لەبەرەوە باشترین هەڵبژاردە کە ئێمە ڕۆژانە پێویستە هەمومان بەکاری بێنین تۆوی کەتان و گوێزە کە زۆر پێویستە بخورێن و لە هەر کاتێکی ژەمەکانە بێت تێکەڵ بە ژەمەکان بەیان ژەمی بەیانیان ئەتوانرێ گوێزی تێبکرێت زۆر زۆر باشە. ئەو تۆوی کەتانە دکتۆرا بە چ شێوازێک زیاتر بخورێ ئیسفادەی لێ ئەکرێت؟ تۆوی کەتان زۆر یعنی کەس پرسیاری ئەواکە کە تۆوی کەتان چۆن بخورێ ئەوانەی کە دانیان باشە ئەتوانن بیجوون بەیانی پێش ئامادەکردن یعنی کە خەریکی ئامادەکردنە کەوچکێکی زەڵاتە کەتان کاتە دەمی و بیجوێ بۆ ئەو کەسانەی کە هەندێکەیاڵێ من بێزی لێکەمەوە ناتوانم ئاوای بیجووم ئەتوانێت شەو بیکاتە ئەو بۆ بەیانی تەنانەت لینجاوێکیش ئەیە کە ئەمە ئەو ڕیشاڵەیە کە زۆر زۆر ئێمە پێویستمان پێێتی ڕیشاڵەکەی تایە ئەتوانێت ئاوا بیخواتەوە یان مەسەرەن تێکەڵی ماستی بکە بەڵام دڵنیابین ئێمە ئەبێ بشکێنرێ یعنی ئەگەر نەشکێنرێ گەدە خۆی ناتوانێ بەو خێراییە فایبەرەکەی لێوەربگرێ و بیشکێنێ لەبەرەوە ئەبێ بشکێنرێ بەڵام کاتێکە هەندێک هەیە بە جیهازەی شکێنن ئەم جیهاز شکاندنە نابێ لە ماوەی 1-2 ڕۆژێکا زیاتر بمێنێتەوە ئەگەر زیاتر بمێنێتەوە ڕۆنەکەی هایدرۆجینەی دەبێ چۆن ئێمە پارچەیە کەرە لە دەرەوە دانین لە دوای 1-2 ڕۆژ سەیرێکی خراپ بووە ئەوەی لە کوردەواریە پێڵێن بەیاد بووە بەڵام ئەمە ساچورەی دەبێ لەعنی لەگەڵ هایدرۆجینی هەوایە یەکەگرێ لەبەرەوە باشترە تۆ یەکێک لەو ڕێگایانە یا بیکەرە ئاو یان بیکوتە ئەو دەقەیە ئەتوانرێ هەموو کەسێک دەستکەوانێک یان جیهازێکی وردکردن لە ماڵەکەیە دانێ ڕۆژانە ئەتوانێت کەمێک وردکە یا ئەو تا دان بەکاربێنێ. باشە دکتۆرا باسێک لە مناڵ بکەین پێویستە ئەوانەی کە مناڵێکیان هەیە لە ماڵەوە تەمەنیان کەمە زیاتر گرنگی بە چ خواردنێک بدەن لەم وەرزەدا کە بەتایبەت لە ئێسادا کە وەرزی خوێندنەوە پێویستیان بە وزەیەکی زیاتر هەیە و هەم وەرزی سەرمایشە لەشان پێویستی بە گەرمیەکی زیاتر هەیە پێویستە گرنگی زیاتر بە چ بەروبوومێکی پاییزەی بدرێت هەموو بۆ مناڵ ئاوی گۆشت یعنی یان مریشک هەر کامێکیان بێ ئەمە جۆرەها سەوزەی تێ بکەیت و لەگەڵ برنجە یان هەر هینێکی تر بۆیان بکرێ بە شۆربا بۆ مناڵ زۆر زۆر پێویستە هەم یارمەتیە سەوزە و شتەکەش چونکە نەرمە بێتەوە لە ناویە هەم گەرمیەکی ئەیاتێ بیخوات لەبەرەوە تەنانە ئەتوانرێت چەرەساتەکانیش بکرێتە ناو شۆرباکەوە بۆیان یعنی هەم گۆشتی تایە هەم یعنی چ ساوەر بێ یان گەنم بێ یەکێک لە ئەوانە لەگەڵ سەوزەکانە چی دەستکەوت لە ماڵەوە دایکەکان ئەتوانن جۆرەها سەوزە لە کەلەرم قەرنابیت ئەمانە وردی بکەن و بیکەنە ناو شۆرباکەوە بۆیان لەبەرەوە شۆربا باشترین هەڵبژاردەیە لە دوای شۆربا ئەتوانن میوەکانیان بنێ ئەتوانن چەرەساتەکانیان بنێ لە ناو شۆرباکەیە یان لە ناو خواردنیانە
ئەتوانن وەکو باسم کرد پیاز زۆر پێویستە، سیر زۆر پێویستە، تێکەڵی خواردنەکانی بکەن و بیان بە مناڵەکانیان بۆ ئەوەی جستیان بەرز بێتەوە. هەروەها میوەکان بە تایبەتی هەناریان پرتەقاڵ ئەمانە، هەروەها هەنجیر هەم ڕیشاڵێکی زۆری تایە، هەم بۆ ئێسقان یعنی یارمەتی دەریکە بۆ تەندروستی ئێسقان. شیرەمەنیەکان بە تایبەتی شیر، بەڵام تکایە شیرەمەنیەکانی بازاڕنا یعنی ئەوانەی هی خۆماڵیەکان هەڵبژێر، یعنی خۆشبەختانە ئێستا زۆربەی شوێنەکان بەروبوومی کوردەواری لێیە، پەنیری لێشی تەنانە ئێستا بەدەبە شیری مانگا و ئەوانە هەیە ئەتوانی بیکڕی. ئەمانە هەم شیرن بە تەواوی یان پەنیرن، هیچ چەوریەک و خراپیەکی تیانە. ئەگەر سەیری ئەو پەنیرانەی دەرەوە بکەن ئەوانەی کە هاوردەکانن هاتوون سەیریان بکەن، ڕێژەیەکی زۆر چەوری تایە کە چەوری طەبیعیش نییە، یعنی چەوریە دەستکردەکانە بەڵێ کاریگەری خراپی بێ، ماوەدی حافزەیەکی زۆری تایە. ئەمە هەم بۆ تەندروستی مناڵەکان، بۆ کاریگەری خراپەکانی لەسەر مناڵەکە، و هەم مەعیدەی مناڵەکە زۆر ئەگرێ و ئیتر تااقەتی خواردنی شتەکانی تری نابێ. لەبەرەوە ئەبێت دایک تۆزێک لەم وەرزەیە زیاتر گرنگی بەوە با کە مناڵەکانی تشجیعی بکە لەسەر خواردنی میوەکان لەگەڵ وەکوتم بشیر و بەرهەمەکانی کە زۆر پێویستە، و هێلکە باوەڕتان هەبێ تەنانەت ئێستا کە ڤیتامین دی کەوت باسمان کردمان تیشکی هەتاو کەمە بێتەوە، ڤیتامین دیش کەمە بێتەوە، لەبەرەوە مناڵەکان یعنی کەمتر ئەچنە بەر تیشکی هەتا و تیشکی هەتاویان کەمتر بەرەکەوێ. لەبەرەوە زۆر پێویستە دایکەکان اعتیمادێکی زۆر بخەنە سەر هێلکە و شیر و بەرهەمەکان کە بدرێن بە مناڵەکان. دەفەت مامزەتەوە بەس ئەم پرسیارش گرنگە سەبارەت بە شربەتی هەنار. ئێستا و کارگانە دروستبوون یەکسەر بە وەزاهر بە هەنارەکە ئاواتەیەکەن و شربەتەکە دەنیانی فەرقی لەگەڵەوەی کە تەنها دنکەکانی بێ. ئەمە زیانی نابێت یاخود سوودیە بێت بەم شێوازە؟ سوودی هەیە وەکو شەکر و ڤیتامینەکەی، بەڵام هەنار یعنی ئێمە لە بیرمان بێ ئەگەر بەدەنکەکەەوە بیخۆین باشترە، ئەگەر نا تەنانەت بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە کێشەی قۆلۆن و قەبزی و ئەوانەیان هەیە، هەنار زۆر قەبزیانەکە. لەبەرەوە لە کاتێکە کە لەگەڵ هەنارە یان سەوزەکان توانن یعنی لەو کاتانەیە زیاد بکەن، یاوەکو باسم کرد تۆوی کەتان زۆر پێویستە لەگەڵ یعنی لەو کاتەیە بخورێ بۆ ئەوەی تووشی قەبزی نەبن ئەو کەسانە. بۆیە باشترە ئێمە هەنار هەم تۆکڵەکەی لەگە تۆکڵێکی زەردی لە ناوەتیایەتی ئەوەی لەگەڵا خۆین ئەو ترشیە باڵانسەکە بۆ کەسەکان، و هەم ڕیشاڵیشە بۆ جەستەی ئێمە پێویستە. لەبەرەوە باشترە ئەگەر هەنارەکە ئێمە خۆمان بیخۆین. کاکدانیار ئێمە هەموو شتێک ئەگەر خۆمان لە ماڵەوە دروستیکەین ئەمە باشترینە. دوای ئەوە ئەچینە سەر ئەو شتانەی کە لە لای خۆمان ئامادە ئەکرێ، یعنی جوتیارەکانمانیان ئێستا خانمە دەستڕەنگینەکان زۆر شتی باش دروستەکەن، یعنی ئەوە وەکو هەڵبژاردەی دووەم ئەنجا لە ناعیلاجی و هەڵبژاردەی سێم ئێمە ئەبێشتی دەرەوە بەکاربێنین. دەست خۆش بێت دکتۆرەکان، هیچ کاتمان نەماوە لە کاتێکی خۆشمان لاماندا دۆ سپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆرە چیمەن ساڵ مامۆستای زانکۆ کەرەمتەوەرە لەگەڵمانە بووی. سپاس دەکەین.